سڵاتان لێبێ شەو باش ئەزیزان خۆشحاڵین کە دووبارە لە پرۆگرامێکی نوێی تایبەت بە مانگی ڕەمەزان بە ئێواگەینەوە بە هیوان کە هەموو لایەکتان زۆر باش و تەندروست باش بن ئازیزان ئەمڕۆژ پرۆگرامێکی تەواو تایبەت و جیاوازمان بێگومان لە شاشە ڕەنگینەکەی خاک تیڤیەوە بۆ ئێوە ئامادە کردووە ئێوە توانن بە بەردەوام بینەری پرۆگرامەکانی خاک تیڤی و وەکو پێشتیش ئاماژەمان پێ کردووە لە ئێستادا لە وەرزێکی نوێی پرۆگرامەکانمانجان کۆمەڵی پرۆگرامی تایبەت و باشمان بۆ ئێوە ئامادە کردووە هەمیشە وتومانەوە ئەیڵێنەوە هەمیشە بەبێتر بە دیار شاشەی خاک تیڤیەوە دانیشتن پرۆگرامەکانمان هەمیشە تایبەت و جیاوازە هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە کللتور و کوردەواری و کۆمەڵگەوە ئێمە پەنجیانە خینە سەر و قسەیان لەسەرەکەین ئێوە توانن بینەری پرۆگرامی ئێوارەی خاک بن کە کاتژمێر حوتی ئێوارە عرض دەکرێت و هەروەها کۆمەڵێک میوانی تایبەتیان هەیە لەسەر کۆمەڵی بابەتی جیاواز قساکەن و هەروەها هاوڕێیانەمان هەیە کە شەوانی مانگی ڕەمەزان کاتژمێر 12 بۆ 2 شەو هاوکارانمان لە رادیۆ خاک کۆمەڵە بڕگە و بابەتی تایبەتیان ئامادە ئێوەتوان هەروەها لە ڕێگەی لایڤی پەیجی خاک تیڤیەوە لە فەیسبوک بینەریان بن ئەتوان لە ڕێگەی فرکوێنسی 99.1 87.7 گوێ بیستی دەنگی خاک بن و هەروەها لە یادمە یەکێکە لە پرۆگرامە تایبەتەکان کە هەر جارە و کەسایەتێکی دیاری شاری سلێمانی دەوروبەر بەسەر دەکاتەوە لەسەر ئەزمون و کار و چالاکیەکانیان قسە دەکەین و هەروەها ئەم پرۆگرامەی خۆمان و هەروەها دیاری خاکیش کە شەوانی مانگی ڕەمەزان دیاری ئەبەخشینە هەموو ئەو کەسانی کە چاوپێکەوتنیان لەگەڵدا دەکەین ئەچینە لای میوانەکانمان بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان ئامادەیە و میوانێکی تایبەتمان هەیە دوو میوان عەفوو کاک زۆزەک قەرەداخی و هەروەها زارا ڕۆژهەڵات زۆر بەخێر بێن سەرچاو بێگومان لەگەڵ گروپە جوانەکەی لور هەمیشە پرۆگرامەکەمان ڕازاوەندترە بەخێر بێن سەرچاو خاتو زارا بەخێر بێن تۆ باشی تەندروستی و باش بوون ئینشاءڵڵا ئەمەش باشی زۆر سپاس بۆ کاناڵەکەتان کە ئەو بەرنامەی ڕخساند بۆ ئێمە و کە توانیمان بەشداری بکەین دەستخۆشی لە ئەو برادرانەی کە لە پشتی کامێراشن ئەزیەتیان زۆر کێشاوە سپاس بۆیەوە لە خۆش بێ بەخێر بێن سەرچاو مامۆستا زۆزک زۆر بەخێر بێ سەرچاو تەندروستی و چۆنە باشیش کرد یاخوا بەخێر بێن سەرچاو دووبارە بەخێراتنی گروپی میوزیکەکەین زارا خان با بێمە لای تۆ بزانین کە دەستپێکی کاری هونەریت بۆ کەیەگەڕێتەوە و پێ خۆشە لەسەر چ جۆرە ستایلی کاری هونەری بکەیت وەڵام من لە ساڵی 2012 هەوڵی فستیواڵم لە شاری سلێمانی بوو کە بەشداریم کرد بە شانازیەوە ینی بە شێوەیەکی کە زۆر بەجددی واردی کە ئیشی هونەری بووم لەو کاتەوە بۆ تا ئێستا شەر بەردەوام بۆتەوە باشە زارەخان لە ئێستا لە سلێمانی دانیشی یاخۆ هات و چۆکەی بۆ ئەودی و ئەگەڕێتەوە بۆ ئێرە و وەڵڵا هات سۆ دەکەم دێم دەمێنمەوە بە 3 مانگ 4 مانگ دەمێنمەوە زۆرە ئەرێ وەڵڵا گەمایەوە لە سلێمانی خۆ حەز ناکەی بڕۆیەوە ڕاستە مەکاتەڵێ نە لە ئیداراکی بە تەواوی باشە ئەزمموی هونەری لەودی و لە ڕۆژهەڵا زیاتر بۆ خانمان قورسترە یاخود ئەستەنگترە کارەکان لێرە ئاسانترە یاخود چۆنە بە هەندێک بەراورد بکەین لەوێ و لێرە بڵێ بەس بە خۆتان دەزان ئەلبەت لە کاناڵەکانی دیکەش لە هەموو شوێنەکان هەر ئەو بەحسم کردو و قسەم کردو و لێرەش بێڵم بڵێ لە ڕۆژهەڵات بەڕاستی بەشداربوونی ئافرەتێک بۆ ئیشی هونەری زۆر قورسە بە تایبەت لە شارە چکۆڵەکان بەڵام لە ئیشی هونەری بەڕاستی بۆ هونەرمەندێک کە لە ڕۆژهەڵاتە لە باشووری کوردستان زۆر جیاوازترە و دەتوانی زۆرتر پەرە بدەی بە کارەکانت زۆر باشە کلیپت هەیە بەڵێ با کلیپەکەی گرنگە بۆ هونەرمەندان بەڵێ کلیپم هەیە و ئیشەڵڵا لە کاتی زوودا باوەستکرێت بێت ئیشی دیکەشم منە بێت ئیشی تازە ئیشی تازە بەڵێ دەسەکانت خۆش بێت مامۆستا بەخێر بێی سەرچاو تەندروستی چۆنە باشی بەخێر بێی سەرچاو مامۆستا ئەو کاتی کە ئێمە لە پەیمانگا بووین تۆ لە پەیمانگا دەرستەوەتەوە بەشی میوزیک لە ئێستا بەچیەوە سەرقاڵی چیەکەی ڕۆژانە بەڵێ وەکو کاری فەرمی سەرپەرشتیاری پسپۆری مۆسیقام بەڵێ بەدەر لەوەش فێردیەکی تایبەتم هەیە و کاری خۆشم لە نووسین و مۆسیقادانان ئەوە ئەرکی هەموو مۆسیقی و هەموو هاوڕێیانە کە خۆی لە ماڵی خۆیان لە ژووری خۆیان دروستیەکات و دواییەتە ناو گروپ و سەر تەلەڤیزیۆن و پێشکەشکردن زۆر باشە مامۆستا تەمەەن کاریگەری هەیە لەسەر فێربوونی میوزیک یاخود لە هەر تەمەنێک و هەر کاتێکا بێت کە پێت خۆش بێ ئەتوانی فێر ببیت بێگومان کاریگەری هەیە بەڵام ئایدیای ئەو کەسی کە تەمەنێکی گەورەی هەیە و لە پێشتا بووی نەلواوە ئێوە فێر بێ فەرقەکە لەگەڵەوەی کە منداڵێکە ئارەزوومەندە جاری وا هەیە منداڵی ئارەزوومەندی شەو بەڵام بەردەوام نابێ بەڵام بەگشتی مناڵ بێگومان
ماسوولکەکانی و مێشتی سافترە و دەرفەتی فراوانتری هەیە بۆ فێربوون و بۆ ڕاهێنانکردن. ڕاستە مامۆستا ئێمە بێگومان کوردەواری خەزێنێکی باشی فۆلکلۆری هوەریمان هەیە ئایا گۆرانی بێژەکانمان هونەرمەندە تازەکانمان سوودیان لەو خەزێنەیە بینیوە یاخود کاری لەسەرەکەن؟ هەموو ئەوانە کراوە بەڵام سەردەمەکەی ئێستا جیاوازە. گروپی فۆلکلۆری بەکاری خۆی هەڵەسێ گۆرانی بێژ بەکاری خۆی هەڵەسێ بەڵام جێبەجێکردن وەکو ئەتوان بڵێم 10 ساڵ لەمەوە پێش نییە 20 ساڵ لەمەوە پێش نییە کاسێت سیدی ئەمانە ڕەواجێکی زۆری هەبوو بۆ ناساندنی گۆرانی بێژیسە قورساییەکی ئەوەنە زۆرە داوانێت گۆرانی بێژێک دەنگیشی زۆر خۆش بێ بەڵام لەبەر قورسایی سپۆنسەر و لەبەر قورسایی بڵاوکردنەوە بەو کارە ڕانەگا لە ئیستا لە سەردەمێکی خێراشە ئێستا دەست خۆش مامۆستا زاراخان با بێمە لای تۆ بزانم کە تۆ کاری هوەری بۆ تۆ ئاسانە سەهلە لە چاو ئەوەی کە لە ئێستاە سوۆشیال میدیا بە ڕێژێکی بەرچاو پێشکەوتۆ هوەرمەند کار و بەرهەمەکانی زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە لەگەڵ ئەوەی کە خاوەنی سەرمایەیەکی گەورە و باشین لە هوەر و میوزیکدا هوەرمەندانی ئێمە سوودیان لێ بینیوە؟ وەڵام من بە تایبەت لەلایەن خۆمەوە قسە بکەم بۆ من ینی نەک بڵێم زۆر باش بۆت نا ینی بەڕاستی بەلای منەوە کە هەروەکی عەرزم کردی چون هات سۆش دەکەم دێمەوە ئێرەوە بڕێک زۆر بۆ من قورسترە و سوودێکی وام لێ نەبینیوە. باشە گوێمان لە بەرهەمێکی ترە بێت و دواتر بێگومان گفتوگۆی زیاتر. زۆر سپاس.
دووبارە سلااوان لێوێ دەستان خۆش بێ دەستخۆشی بۆ گروپی میوزیک بۆ ئەو گۆرانیە جوانە ئەکێ بوو لە گۆرانیە زۆر تایبەتەکان بێگومان بە دەنگی تۆش تایبەتر بوو زارەخان دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس دەکەین مامۆستا زۆزێک با بێمە لای تۆ تۆکو مامۆسایەکی میوزیک تا چەند لە پەیڕە و پرۆگرامەکانی خوێندنی ئێستای زانکۆ و پەیمانگاکان ڕازی بەگشتی باس بێ ڕاستی ئەوەی کە پرۆگرامە لە پەیمانگا بە تایبەتی زانکۆش زیاتر هەوڵی تایبەتی مامۆستایە پرۆگرامێکی بەپێی ئەزمون دروست نەکراوە لە وڵاتانی دراوسیەوە هێنراوە بەڵام بە پێی بارودۆخ و سیستەمی وڵاتەکە دروست نەکراوە چونکە گەر بیرمان نەچێت لە خۆناغەکانی پێشەوە لە سەرەتاییە بە شێوەیەکی ئەوتۆ هونەر ناخوێنرێت بۆ نمونە لە ئێستا تەنها 3 ساڵ مۆزیک و گۆرانیە خوێنرێت دوای ئەوە منداڵی بێبەشە تا ئەگاتە پەیمانگای هونەرە جوانەکان چەند ساڵێکی زۆرەکات ئەمە ئەبێت لەو سەرەتایەوە لە باخچەی ساوایانەوە سیستەمی بۆ دروستکرێ ئەو کا دەتوانرێت پەیمانگا ڕۆڵی خۆی ببینێت دوایەوەش زانکۆ ڕۆڵی خۆی ببینێت ڕاستە بەداخەوە هەندێک لە مەرحەلە سەرەتاییەکانە زۆر گرنگی پێ نادرێ بەداخەوەکە لەوانەیە هەندێک جار بەوانەی تیش بڕکرێتەوە خۆمان خوێندکار بووین تووشی ئەوە بوون کە بوانەی میوزیک یاخود شانۆمان نەبووە بە دەرسێکی تر لەوانەیە پڕکرابێتەوە ئەمە لە کۆتاییە لەوانەیە کاریگەری خۆی هەبێت بێگومان زارەخان بابێ مۆلای تۆ یەکەم خانمیت کە توانیتە گۆرانی سید عەلی ئەزغەر کوردستانی بڵێیتەوە حەزت بە دەنگێتی یەکێکە لە دەنگە زۆر تایبەت و جیاوازەکان بەڵام وتراوە هەندێک بۆ خانمان قورسە ئەو گۆرانیە چۆنە پرۆڤەی زۆر لەسەرەکەی زۆر گوێگریت وەڵام من هەمیشە هەر ناڵێم شاید زۆر ئافرەتی دیکەش بتوانێت بڵێ بەڵام بە شێوازێکی خۆی و لە ئۆکتاوێکی دەنگی خۆیدا بەڵام ئەمن هەمیشە هەمیشە حەزم کردوت گۆرانی قورسەکان بڵبژێر بکەم لە گۆرانی کوتندا و جورئەتیە زارەخان تواناییە بەزەگە توانایی ئەو شتت هەبێ لە خۆت ڕاببینی بۆنا دەتوانی ئەو گۆرانی قورسانە پرۆڤەکانت چۆنە زارەخان هەموو ڕۆژ بە بەردەوامی پرۆڤاکەی ناوەڵە چۆن ڕۆژانە پرۆی دەنگیشم نییە ینی بەو شێوەیە کە بڵێنەوە هەر فرۆ دەکەم بۆی کە دەنگم خراپ نەبێ یا مەسەلەن بۆی کە بتوانم ئەو گۆرانیانە هەڵبژێرم نا پرۆوەیەکی وام نییە شکر بەڵام ئەلحەمدولیلا دەنگەکەم زۆرم یارمەتی دەکات ئەتوانین کۆپلەیەکی بچووکمان گوێ بێ لە گۆرانی مامۆستا سید عەلی ئەزغەر کوردستانی لە پرۆگراممان نانیەوانی ئەمڕۆ نەوەڵڵا دە باشە بە کۆپلەی بچووکمان گوێ بێ ئەگەر ئەتوانی غەمگین و دڵپەشێوەم بروانە باری لێوەم غەمگین و دڵپەشێوەم بروانە باری لێوەم هەیرانی خاڵی لێوەم جەرگم سوتاوەگەقاوە جەرگم سوتاوەگەقاوە هەردوو ئەبرۆی خوێن ڕێژت بوون بە جەلاوی گیانە هەردوو ئەبرۆی خوێن ڕێژت بوون بە جەلاوی گیانم بە فتوای چاوی مەستن قەتڵم واجب کراوە قەتڵم واجب کراوە پاییزی سەردی جانان زادی کردە سەریمە پاییزی سەردی جانان زادی کردە سەریمەن زمستانی فراخت تێکی دا بازاری دڵ تێکی دا بازاری دەست خۆش بێ زارەخان زۆر سپاس دەکەین زۆر تایبەت بوو زۆر بە دڵمان بوو دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم مامۆستا زۆزێک با بمە لای تۆ زۆر جار هەندێک دەستەواژەی میوزیکی هەیە کە هەر کەسە و بە جۆرێک بەکاری دێنێ بە نمونە مۆسیقا هەندێک پێڵێ موسیک هەندێک پێڵێ میوزیک دەستەواژە دروستەکەی خۆی کامەیە چۆن ناوی بهێنین
بەڵێ خۆی بە هەمووی ئەو دەنگە مۆسیقایا گرێتەوە کە لە ئەمریکی مۆسیقاوە یەتە دەرەوە هەمووی دروستە بەڵام ئێمە یەک گرفتمان هەیە لە زمانەوانیە دایمە زمانی نەتەوەکانی دراوسێمان وەرەگرین وەک لە زمانە بنچینەیەکەی کە وشەی لێوە هاتووە چکە بیرمان نەچێت چ مۆسیقا چ موزیک چ موزیک هیچی کوردی نییە. بناخەکەی لە یۆنانەوە دروست بووە بە ئینگلیزی ژەڵێن میوزیک لە مۆزیکی یۆنانەوە دروست بووە. جا زۆر جار لێرە بە موزیک و مۆزیک بەکارێنن ڕاستەکەی خۆی من مۆزیکم پێتەواوەتەوە بەکارێنام بۆچی لەبەرەوەی سەروبۆری کوردی حوت و هەشت تایبەتمەندیە کە لە زمانی کوردیە لەوانەیە ئەوەی کە لە ئێران ژیاوێ باشتر بزانێ و تایبەتمەندی فارسیە موزیک مثلەن بۆ فارسێک نەشازە بڵێ مۆزیک مۆسیقا ئەڵێ موسیقی مثلەن موزیسیان ئەوەی کە باوە لێوێ مەسەن ناوی من بڵێ ئەڵێ زووزک ناڵێ زۆزک بە فۆنەتیکی ئەم ناوچەیە نایڵن لە زمانی کوردیشا ئەو سەر و بۆرە بۆ کوردی تەواوترە اینجا یەک شتیشمان بیر نەچێ ببوورە درێژە بە باسەکە شێم هەندێک فەرهەنگی کوردی بە هەڵە نووسیانە مانایەکی ترە بەخشێت مۆزیک ئەبێ موزیک بەکاربێت ئێمە یەک گرفتمان هەیە لێکی ناینەوە هەندێ وشە هەیە دوو مانا و دژ بە یەکی شەگەیەنێت یعنی بۆ نمونە لە سەرچاوەیەکان نووسراوە شەیپور یعنی مۆسیقا شەیپور ئامێرێکی مۆسیقا یان نووسراوە کەمانچە یعنی مۆسیقا ئەمە لە فەرهەنگێکاوان نووسراوە یاخود مەسەڵەن ئێماڵین بۆ نمونە میوەی مۆز بەعزێ وڵات بە مۆزەخانە لێ مۆز کەواتە بێ ئێمە مۆز بەکار نێنین بۆ ئەو میوەیە بە هەمان شێوەیە مۆسیقاش بەڕای من واهەیە یعنی ئێمە ناوێ بڵێن وڵا لەبەرەوەی لە فارسیا مۆزیک مانایە کە ئێمە بێ ئەوە بەکار نەهێنین بە پێچوانە شۆ مەسەلەن گوڵ بە فارسی ئەڵێ گول بە کوردی نەخۆشی پێستە کەواتە بێت تۆ گوڵەکەش بەکار نێنیت من ئاواهی بۆیە چم دەستە خۆش مامۆستاگیان زارا خان با بێ مۆلای تۆ بزانم چەند ئەلبومت هەیە ئەمن وەڵا ئەلبۆمێکم هەیە نۆتڕاکە بەڵێ باشە بەس بڵاوم نەکردوێتەوە بەهۆی شتێک دەلایلێک کە بۆ خۆم هەم بوو تەنها ئەلبۆم هاتووە لە مەهابەت هەمووی لە مەهابەت بڵێ باشە باست لەوە کرد تقریبا لە 2012 و بەرداوامی سەردانی کوردستانەکەی تقریبا ماوەیەکی زۆرە چۆنە لەو کاتەوە تا ئێستا ئەلبومێکی تر دروست نەکردو و تەواوی کارەکانت لە کوردستان بکەیت یان لە پرۆژە و لە پلانە هەیە لە پرۆژە و پلانمدا کە هەیە بێگومان مەگەر دەبێنە بێت بەڵام بەس بەڕاستی مشکلە ئیسپانسێرە و بڕێک بارودۆخی ئەو کارانە بڕێک بۆ لای ئێمەوە قورسە بەس مشکلە ئەوە هەیە و بە خاتری ئەوەیە ڕاستە زاراخان زۆر زۆر گرنگی بە فۆلکلۆر ئەی زیاتر پێت خۆشە گۆرانی و بەرهەمەکانت مۆرکی فۆلکلۆری پێوە دیار بێ خود بۆنە ئەگەر کات هەبێت دەرفەت هەبێ لە جۆرە ستایلێکی تریشا کار بکەی پێت خۆشە بەڵێ بێگومە بەڵێ بۆ سەبکی خۆم هەرکولەن سەبکێکی کلاسیکە و پاپیشە ینی حەزم لێیە لە هەموو سەبکەکان بەڵام ئەوەی کە من فۆلکلۆرەکان دەڵێمەوە و تواناییکی باشم لەسەر فۆلکلۆر هەیە حەزم لێیە ئەو گۆرانیانەی کە لە نەتەوەی قەدیمەوە هەر هەبوو کتراوەیە ئەمن ئێستا زیندویان کەمەوە و بە شانازیەوە بۆ ئەو کەسانی کە حەزیان لێتی و لە داهاتوودا پێیان خۆشە بسەڵن ئەو کارانەی کە لە پێشتردا کوتراوە جۆبیستی بنەوە بە باشترین شێوە حەزم کردو هەمیشە بە باشترین شێوەش بێڵم گۆڕانکاریەکی لە گۆرانەوە فۆلکلۆرانی کە ئەیڵیت گۆڕانکاری تیاکەیت گرنگە گۆڕانکاری تیا خۆی ئەیڵیتەوە نا من گۆڕانکاریم نەکردو حەزم کردو باشتریشی بڵێم ولی خراپی نەکەم لێ دەسەکانە خۆش بەزارەخان با بچینە لای بەرهەمێکی ترمان و دواتر گفتوگۆ ئۆکەین
دەستان خۆش بێ گروپی موزیک زاراخان زۆر زۆر سپاس دەکەین ئەم شەماندوومان کردی بەس خەیناکە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا زۆزێک با بێمەوە لای تۆ ئێمە توانیمانە میوزیکی کوردی بە جیهان بناسیێنین ئەگەر نەمانتوانیەوە چۆن هەوڵی بۆ بین بەڵێ ئەو ناساندنە زەمانێکی زۆرێوێت یعنی بە کۆنسێرتێک و دوو کۆنسێرت ناکرێت ئەبێت چەندین گروپی وا لە چەندین بۆنەی جیاوازە نەک بە شێوەیەکی سوتفە دروست بێت کۆنسێرتی بەردەوام هەبێت یعنی کۆنسێرتی وەکو چۆن نێودەوڵەتی هەیە گروپی جۆرا و جۆری تایە سەردانی ئێراکەن بە هەمان شێوەژە بێت گروپی ئێرە بچێتە وڵاتانی دنیا کۆنسێرت پێشکەشکە نەک بە سوتفە و بە چۆنەڵی قەزا و قەدەر کۆنسێرتێ دروست بێت ئەمە ناساندنی پێ ناوتێ ئەمە هەوڵێکە کەسێک بۆی دەسەبەرە بێ و یەکجارە و کۆتاییەت بەڵام وەکەوەی کە بمانەیە مۆسیقا لەو ڕێگەیەوە پێش بکەوێت ئەبێ بە هاوتای وڵاتانی تر ئێمەش گەشت هەبێت و کۆنسێرتی جددی هەبێ نەک هەر ئەوەی کە بڕۆین سەفەرمان کرد بێت و هاتووینەتەوە بەڵێ مامۆستا هەندێک جار کە جێمان لە گۆرانیە گەبێ یاخود لە پارچە میوزیکە گەبێ ئەڵێن کە ئەم گۆرانیە یاخود ئەم میوزیکە ڕەسەنە مۆشی کوردەواری پێوەیە بە چه گۆرانێک ئەوترێ ڕەسەنی کوردەواری بێ تایبەتمەندی چی بێت خۆی ڕەسەن
مەرج نییە بە گۆرانیەک بوتێت کە کۆن بێت یاخود کۆنێک بێت مۆرکەکەی دەستنیشان کراوە بێت گۆرانی تازەی ڕەسەنیش هەیە یعنی ئاوازی دانراوی ڕەسەن زۆر جار لە مۆسیقای وڵاتانی ترا پێڵن مۆسیقای کلاسیکی یعنی مۆسیقایە کە ئەتوانی دەستنیشانی مۆرک و شێوازی وسنەکەی بکەی بەڵام ئەو ڕەسەنەی کە لە کوردیا بەکارێنرێت وەکو چۆنەڵی زێڕی ناو خاک ئەو مۆسیقایەیە کە ئەو گۆرانیەیە کە دەستکاری نەکراوە تۆ ئیشی تازەی لەسەرەکەیتەوە بۆ چۆن لە گرروپێکی وایە گۆرانیەک ئامادەکاری تازەی بۆەکەنەوە بەپێی شێوازی ئاوازەکە ڕەسەنایەتەکەی دەستنیشانەکرێت پێی میانەکانی دەستنیشانەکرێت ئەوە نیە بە گوێچکەی کەسێ خۆش بوو ڕەسەن بێت بە گوێچکەی کەسێککە خۆش بوو ڕەسەن نەبێت بەڵێ مامۆستا گرنگە هونەرمەندانی ئێمە سێرچیان بۆ ئەزمون و هونەر و میوزیکی وڵاتانی دەرەوە هەبێ و سوودی لێوەربگرن ئەم بابەتە گرنگە بۆ هونەرمەندان بێگومان هونەرمەند تاکە ڕێگایەک لە دوای هەوڵدانی تایبەتی و پرۆڤەکردن و خوێندن پێش خوێندنیش بە دووادارچوونی ئەو هەنگاوانەیە کە بزانێت چواردەوری چییە کە بۆی بتوانێت شتێ بکە یان دووبارەی ئەوان نەبێت یان وەکو ئەوان بتوانێت گەشەسەندنی جیاواز بەخۆیەوە ببینێت ڕاستە دەسەکانت خۆش مامۆستاگیان سپاس زارەخان بابێمەوە لایتەوە نێوانت لەگەڵ مقامە چۆنە گرنگی پێی پرۆڤەی لەسەرەکەی گرنگە هونەرمەند گرنگی بە مقام بێژێکی باش بێت بەڵێ بەڵێ 100% من زۆر گرنگی دەدەم بە مەقام هەمیشەش پرۆم لەسەری هەیە چون هەر توانایی دەنگم زۆر لەسەر مەقاماتە و هەمیشەش هەر هەوڵم داوە مەقام زۆر تەمرین و پرۆوە ئەوانش کردووە زۆریش بەس گرنگیشە بەڕاستی هونەرمەندێک دەبێت هەمیشە مەقام بزانێت ڕاستە دەسەکانت خۆش بێزارە خانگیان زۆر دەکەین زۆر خۆشحاڵ بووین کە ئەم شەو لەگەڵمان نبووی دەست خۆش بێ زۆر ماندومان کردی سپاس بۆ گروپی میوزیک بۆ مامۆساکە ئەم لەگەڵمان نبوویان کێشا سپاس بۆ هاوکارانمان من شتێکم نەماوە بەم گۆرانی خات و زارا کۆتایی با پرۆگرامی ئەم شەومان دێنین بە هیواین کە کاتێکی خۆشتان لەگەڵدا بەسەر بردبێتین دووبارە دەستخۆشی بۆ هاوکارانم کە هەمیشە مانجۆ بن بە ئامادەکردنی پرۆگرام تا پرۆگرامێکی تر ئەگەم وڵاتان هەموو لاکتان سپاردەی خۆی گەورە بن خاتان لەگەڵ تسيب